دم باش تماشاوان هجا هکارن هری لپیش بریویه امی ایرو دیگر کومک امی وانین خواهی تایبندمندوین هجا شون داهین دیوان ناز بکن امی گوتو بیجه که تیرو تسلی سر بابت و پرس و پیشاته که هنوکی بکن او جی مجارا او بریارین بردام دادگاه فدرالیا عراق درد که لدیجه هرما کردستانه کل جمع سرکرداتی سیاسی هرما کردستانه و لجمع هر چهار سروکاتی که هرمی کردستان او بریارانه نادستورینه لدیجی مافکانی خلکی کردستان لدیشی مافه دستوری و یاسایکانی خلکی کردستانن بگمان ام بریارانه لتوقیت که درد کری لکاتی که هسیار درد کری که پروسه سیاسی عراق بگمان برو آقار کی تر برابون مونه پیشتر بریاری لدیجی پروسه هنر دکردنی نفت هریمی کردستان که درا او کاتا که بگمان ها پیمانی که استراتژیک هی گرینگ لبینی سه براوی سرکی پیکاتکانی عراق هبوه بگمان راوتی صدر پارتی دموکراتی کردستان و تحالفی سیاده که بگمان پرانی بون ایدی لاستاجا که حکومت عراق پیکن را حکومت که بگمان پروسه سیاسی عراق جانی زوری گرت هم حکومت لدایبو در انجامی لدایبونی هم حکومت شکو باقی حکومت کانی پیشتری عراق دوای پروسه آزادی عراق بگمان لچارچوی بارگای بارزانی لدایبو لچارچوی نقشه کی سیاسی برنامه کی سیاسی هم حکومت لدایبو بالام هنده پینشو بارزان جاری کی دیگه بریاری کی لایان دادگاه بالای فدرالی عراق و درچو که هم بریاره برای گرتنی همو شایسته داره یکانی هریمی کردستانه تنانت او پارنه کبو لافاو قرابو کرنا او خلکی که بر لافاو که تو هریمی کردستان حتی اویش بنا دستوری نیاسای وصف دکا بگمان سرنجی کی جدی سرکرداتی سیاسی کردستان هيا لمرأمه ام حتی دادگاه خوش علامت استفهامی لسره دادگاه که وکو دادگاهی که ندستوری بناو دکره جگه لو بریارنه کلی دردچن کمالک میوانی هجام هیا ما بس مزیاتر گوتو بیجی ام پرسه هستیاره هنوکی لگل اوان باز بکم برئیس دکتور بشیر حداد جگیری پیشوی سروکی پارلمان عراق دکتور محمد شاکر اوش اندامی خوری پیشوی انجمن نران عراق لسلیمانیش دکتور مسنا امین اندامی انجمنی نران عراق لگل مدبه او کمی کتر آماده دبه هلبت میوانه کانی من کساتی دیارن و تجربیان هیا و پارلمانتار بونه از آن پروسه سیاسی عراق حتی همو بگمان دم دزگاه کانی تر بالا بتایبتی ارکیان چیه و ام بریارنه که درده چید گلو بریاری که راسقینه نه یا بریاری که سیاسی نه بخیرات میوانه کان دکم بس ما لگل بن برزان بگوتو بیشکینم پسیه سیاره دکتور بشیر حداد لبرستنا و دست بیاکین دکتور دادگاه فدرالی خود ازانی ل 2004 به پی ماده 44 لیاسای اداره کردنی کاتی دولت عراق لچارچوی او کاتی حکمی مدنی امریکا لدایبوه یعنی ام دادگاه پیش اقرار کردنی دستور ل 2005 لدایبوه و ام دو بریاره هستیاره لدو توقیت جواز لدیجه هریمی کردستان در دکات اما بو چی دگرین توا فعلا اجندای کی سیاسی لتشته ناوی خواهی گوره مهربان سلاو لجنابتان سلاو لدکتور محمد شاکر و سلاو لبرای برزم که دکتور مثنا راستیک هەیە لە عێراق تاکو ئێستا لە پاش 2003ەوە بەڵام زۆر بەداخەوە ینی لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکان نانەوێ ئەو ڕاستیە بزانن یان خۆیان لێ لادەدەن خۆیان لێ جێڵەکەن ئەو ڕاستیش ئەوەیە عێراق تاکو ئێستا نەکەوتوتە سەرسکەی دیموکراسی تەواو يعني سیستمێکی دیموکراسی تەواو و سیستمێکی سیاسی ڕێکوپێک و یاسایی دەستوری نییە ڕاستە لە 2005ەوە دەستوری هەیە ڕاستە دادگای فیدرالی هەیە ڕاستە ژمارەیەک یاسای بەرکاری هەیە بەڵام تاکو ئێستا کاروبارەکان کاروباری بەتایبەتی کاروباری سیاسی پەیوەندیە سیاسیەکان پێکهێنانی حکوومەت و هەڵبژاردنەکان هەموو ئەمانە لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی یاسا کراوە کە دەڵێن دەرەوەی دەستور بە معنای ئەوە ناکە دژی دەستور بووە بەڵکو بەهۆی ڕێککەوتنی سیاسی کراوە بە تەحالوفات کراوە بەو بەشداربوونە سیاسی کە لە نێوان لایەنەکان ئەنجام دراوە لە دوای 2003ەوە تاکو ئێستا هیچ حکوومەتێک بە پێی دەستور پێک نەهاتووە بەڵکو بە پێی پێکاتەکان و بە پێی اتفاقاتی سیاسی دروست بووە و تاکو ئێستاش کاروباری سیاسی کاروباری ئوموری ئیداریەکانی دیکەش زۆربەی هەرە زۆری بە پێی دەستوری بەڵکو بە اتفاقاتی سیاسی دەڕوە و تەنانەت پێکهێنانی ئەو حکوومەتی ئەمجارش یعنی کابینەی بەڕێز سوودانی ئەگەر بین تەماشا بکەین دژی مەسەلەی لۆژیکی سیاسی بووە چۆن لە هەموو وڵاتاندا چی حکوومەت پێک دەهێنێ لە ینی براوەی هەڵبژاردنەکان
بەڵام ئێمە تەماشا دەکەین لە عێراقدا لایانی دۆڕا حکوومەتەکەی پێکینەوە ئەم جارە لایانی باڵێن براوە کە ئەویش پێتوانیە دکتۆر ڕۆلی دادگای باڵای فیدرالی تیا هەبووە لەوەی ئەکید ئەوجا من دەبێت لە 2010 ئێستاش من دەمەوێت بێمە سەر ئەوە کەواتە ئەمە ینی من هەندێک جار بارودۆخی عێراق بە تایبەتی ئەم جارە لە پێکینە لە حکوومەتی ئەم جارە دەشوبهێنم بە مۆندیالی قەتەر مۆندیالی 2023 کە لە قەتەر کرا تەماشا دەکەین بدایەت ئەرجنتین لە بەرامبەر سعودیە دۆڕا بەڵام لە پاشان ئەرجنتین بووە براوە یەکەمی کاسی عالم ئەمەش بەرامبەر فەڕەنساش لە بەرامبەر فەڕەنساش ئەمەش تەماشا بکەین چوارچێوەی هەمانجی دۆڕا بەرامبەر بە لایەنەکانی دیکە لە هەڵبژاردندا بەڵام لە کۆتاییدا حکوومەتی پێکینە ئەمە شتێکی بەڕاستی نامەنتقیە بەڵام بوو کرا آخر پرسیاری جدیامەیە آخر ئەوەیە کە کرا ئەمەیە باشە بۆ دەرگای فیدرالی لەمە قسەی نەکرد بۆ نهاتە سەرخەر بۆ بێدەنگ بوو لەبەر ئەوە کە اتفاقاتی سیاسی کرایە یاڵە بە بارودۆخی سیاسی عێراق لەوە خراپتر نەڕوە ئێمە دەزانی کە ساڵێک زیاتر لە ساڵێک لە دوای انتخابات حکوومەت پێک نەهات و خەریک بوو دەبووە شەڕ و دەبووە ڕووباری خوێن لە عێراق دەجێ بۆیە لایەنە سیاسەکان بە هەموو لاژەن بە هەموو هەوڵ و تواناچن بە تایبەتی لایەنە کوردی و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵ و تەقەڵایەکی خۆیاندا بۆ ئەوەی عێراق لەم بارودۆخە ناهەموارە ناسەقامگیرە ڕزگار بکەن و پرۆسەی سیاسی لەو چەق بەستوی ڕزگار بکەن بالفعل توانیان لە دوای هەوڵێکی زۆر عێراق ڕزگار بکەن و حکوومەتەکە تەشکیل بکەن بە هەر حاڵێک بێ ئێستا دامەزراوەیەکی وەکو دەرگەی باڵای فیدرالی بێ یاری بن استقرار سیاسی عێراق بکە یعنی ئەمە دەبێت لە پێش چاوی بێ یاریکردنە دوورە لە 10 ساڵاتی یاسا و دەستوورەکانی خۆی ناڵێن دوێ لە دەسەڵاتی خۆی ئەوانە ئەو شتانەی بیانەوێ لە چوارچێوەیەکی یاسایی دایدرێن وەکو بڵێ کەلیمەت و حەق یوراد بها باتڵ ڕاستە یاسای و دەستورەوە لە دادگای فیدرالیدا دەڵێ بڕیارەکانی تانە لێنادرێ و قەتعیە ئەمە ڕاستە بەڵام ئەمە مەسائلی سیاسی بمانوێنێت تەداخلی کردووە و ئیشی تێدا کردووە هەموو دام و دەستگاکانی عێراق ئەمڕۆ پێویستە هەوڵی ئەوە بدەن کە ئەو سەقامگیری کە ئێستا هەیە کە بە هەوڵ و تەقەڵایەکی زۆر دروست بووە تێکی نەدەن بەڵکو بەرەوەی پێشی بن و پتەوتریشی بکەن دادگای فیدرالی لە هەموو وڵاتێکدا لە هەموو وڵاتێکی فیدرالیدا دەرگای باڵای فیدرالی کاری ئەوەیە کە ئیش بکات لەسەر سەقامگیری و لەسەر پاراستنی ئەمنیەت و پاراستنی بارودۆخی سیاسی و استقراری سیاسی نەک بێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە استقراری سیاسی تێک بدا و دیسان بینەوە سەر بارودۆخی جاران من پێم وایە دەرگای فیدرالی دەبوایە زۆر بە حەچیمانەتر و زۆر بە بڵێن نیشتمانێتی تر ئەم کارانەی بڕیارەکانی خۆ بدا بە بۆ دەرگای پێشتر یعنی تیمی پێشتر کە لە دەرگای فیدرالی هەر مەسەلەیەکیان دەچۆ پێش جارێ پەلیان نەدەکرد لە بڕیاردان تەماشایان دەکرد مەجالیان دەدا تا لایەنە سیاسەکان ڕێککەون کە لایەنە سیاسەکان لەسەر بابەتێک ڕێک دەکەوتن ئەوانش بڕیاری خۆیان بە جۆری ئەم دکتۆر زیاتر گوتەبێژیان پرسە دەکەین بەڕێز دکتۆر موسەنا ئەمین ئەو ئەندامی ئێستای پارلەمانی عێراقە ئەو لە سلێمانی میانمانە دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هەڵبەت دەرچوونی ئەم بڕیارەی دادگای باڵای فیدرالی سەبارەت بە بڕیارەکانی حکوومەتی ئێستا و پێشووی عێراق بۆ ناردنی 200 ملیارەکە بۆ هەرێمی کوردستان بێگومان کاردانەوەی جدی لێکەوتوتەوە مەبەستمە دکتۆر سەرنجی توش بزانم یعنی ئەو کاردانەوەی کە لێکەوتوتەوە باس لەوە دەکرێت کە ئەمە بێگومان ئەم بڕیارێکی نادەستوری نایاسایە لە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە ئەجندایەکی سیاسی بێگومان لە پێشان بڕیارانەوەیە خوێندنەوەی ئێوە بۆ ئەم بڕیارە چییە؟ زۆر سپاس سڵاو و ڕێزم بۆ هەردوو دکتۆری بەڕێز و هاوڕێ هیوادارم سەرکەوتوو بن و ئەم گفتوگۆیە بەرهەمێکی هەبێ بۆ چاوڕۆشنکردنەوەی خەڵک لەسەر بابەتێکی زۆر گرنگ و هەستیار من ناتوانم بۆ مطلقی بەڕێزتان بڵێم محکەمەی ئیتیحادی بڕیارێکی سیاسی داوە بە حەد سیاسی و ئێمە زانین وەزیفەی محکەمە بریتیە لە دادبینی لە چوارچێوەی ئەو قانونانەی کە بەرکارن ئەو قانونانەی ئێستا بەرکارن بێگومان و قەراراتی پێشتری محکەمەش بەو ئاراستەیە دەڕوا کە مەسەلەی نەوت پێویستە چارەسەرێکی ڕیشەیی کۆنکرێتی
بەردەوامی بۆ بدۆزرێتەوە کە پرس جەوهەری نەوت جەوهەری ئەو داهاتەیە کە عێراق هەیەی و مەسەلەی ڕێژەی بەشی هەرێمی کوردستان لە ناو بوجەی عێراق پەیوەستە بە مەسەلەی ڕێکەوتن لەسەر بابەتی نەوت کاتێکە لە وجە نەزەرێکی قانونی بەحتەوە سەیری ئەم بابەتە بکەی کە ئەوە ئیشی محکەمەیە بێگومان جیاوازە لەوەی کە بە منزورێکی سیاسی سەیریکەی بە منزوری سیاسی ڕێکەوتنێک کراوە لە کاتی دروستکردنی ئیدارەی دەوڵەت ئەم تەحالوفی ئیدارەتە دەولە وا ڕێکەوتون دیارە کە ئەو 400 ملیارە بدرێ بە هەرێم و ئەوە ببێتە مەزموونی ئەو ڕێکەوتنەی کە بوجەی پێبەڕێکرێ بەڵام ئێمە هەمومانە زانین ئەم جۆرە ڕێکەوتنانە بە تایبەتی لەسەر پرسێکی هەستیاری وەکو نەوت و بوجە ناتوانێت خۆڕاگر بێ کاتێکە دێتە پەرلەمان چونکە پەرلەمان تایە دەنگی جیاواز هەیە فراکسیۆنی جیاواز هەیە بەرژەوەندی جیاواز هەیە و ئەم سەرۆک وەزیرانە سەرۆک وەزیرانێکی تەوافقیە ئەوەی بەڕێز جەنابی دکتۆر بەشیر فەرمووی کە ئەم حکوومەتی دۆڕاوەکانە ئەوە لە کاتێکە دقیقە ئەو قسەیە تەبعاً بەڵام لە کاتێکە وایە کە سەدرەکان لە پەرلەمان مابن ئێستا کە سەدرەکان لە پەرلەمان نەماون ئۆتۆماتیکی ئەمانە ئەبنە براوەکان چونکە براوە برانەوە و دۆڕان لە مەسلەی انتخاباتە پەیوەندی بە ڕێژەیەکی دیاریکراوە هەیە کە کەسێک یەک دەنگی زیاتر بوو لە کەسێکی تر پێوترێ براوە ئەوی تریش پێوترێ دۆڕاوە بەڵام ئەگەر تەرەفی ئەوەی کە پێوترێ براوە لەما ئەمە تەرەفی ئەو دێتە سەر کار و ئەبێتە یەکەم و ئەبێتە براوە مەبەستم لێرە ئەوەیە ئایا ئەم سەرۆک وەزیرانە هی ئەو تەرەفەیە بۆ ئەو تەرەفە خۆیان یەک حیزبن یەک تەجەموعن بێگومان نەخێر ئێستا ئەبینین کە جیاوازێکی قوڵ لە بینی ئەم تەحالوفەی هەر لە ناو هاوپەیمانی شیعەکانە یعنی جیاوازێکی واضح هەیە لە بینی ئەوەی کە چەندێکیان تەوەجوهاتی سوودانیان قبوڵە و چەندێکیان پشتیوانیەکەن چەندێکیان نیگەرانی دەرەبڕن بۆیە من ئەمەوێ ئەوە بڵێم نابێ سیاسی کورد لەسەر ئەوە گرەو بکە نابێ سیاسی کورد لەسەر ئەوە گرەو بکە کە ڕێکەوتنێکی سیاسی ئەتوانێت کێشەیەکی ئاڵۆزی وەکو نەوت و بوجە حەل بکە ئێمە سێ خولە لە پەرلەمانین هاوارەکەین بۆ سیاسەکانی کورد تکاتان لێکەین واز لەم ئەقڵێتە بێنن کێشەی بوجە و نەوت بە ڕێکەوتنی سیاسی و بە پاڕانەوە و بە خۆتزیینەوە لە ئستحقاقات و لەم شتانە حەل نابێ ئێمە محکەمەیەکی اتحادیمان هەیە بەڕێزان ئاگادارن هەموو پێگاتەکانی عێراق دەنگیان پێداوە ئەم محکەمەیە کاتێک کە بڕیارێکەدا ئەبێ ڕێزی لێ بژیرێ محکەمەش کۆتا حەل نییە یعنی کاتێککە محکەمە مەسەلەن لەسەر نەوت بڕیارەدا خۆ ئەوەی کە تەنفیزی ئەم بڕیارەکە بریتێ لە حکوومەت هەردوو حکوومەت ئەیانتوانی و ئێستاژ ئەتوانن دەرچەیەکی عملی بدۆزنەوە کە چۆن ئەم بڕیاری محکەمە بخەنە بواری جێبەجێکردن بە جۆرێکە بەرژەوەندی خەڵک تایە دەرەجەیەک بێ ئێمە وازح بڵێم سەرنجێکی ڕوونمان هەیە لەسەر ئەم بابەتە سەرنجەکە بریتیە لەوە کێشەی بوجە و نەوت حەلکەین بە بەرژەوەندی کۆمپانیاکان و خاوەن بەرژەوەندیەکان و سیاسەتمەدارەکان کە بەرژەوەندیان هەیە لە کوردستان لەم بابەتە یا کێشەی نەوت حەلکەین بەو شێوەیە کە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی کوردستانی تایە سەقامگیری و استیقرار بۆ بوجەی هەرێم دروستەکە و مەعیشەتێک بۆ خەڵکی هەرێم دابینەکە بەڕێزان ئێستا سعری نەوت بەرزە حکوومەت ئەوە تا جاری وایە بە 50 ڕۆژ جارێک مەعاشێکەدا باش ئەگەر سعری نەوت دابەزی بۆ نیوە و تۆ هەموو توانای خۆتت خستە سەر سعری ئەم نەوتەی کە هەیە اقتصادێکی سربەخۆت بۆ خۆت لەسەر ئەساسی ئەم نەوتە دروست کرد سبەینە سعری نەوت دابەزی ئەچی جارێکی تر لە عێراقە پاڕێیتەوەڵی لێم وەرگرە ئەم نەوتە ناکرێ ئەی ئەو کاتە خەڵگە ئەپسپێری بە خۆش دەزانی دڵشتنی هەرەوە یاسای نەفت و گاز هەیە ئەم یاسای نەفت و گازە تا ئێستا نەهاتوتە پەرلەمان تەزدیق نەکراوە بێگومان یەکێک لە بنامە ئاساسیەکانی ئەو ڕێکەوتنە سیاسیی کە حکوومەتی ئێستا لەسەر پێکێنرا خۆ دەزانی ئەم حکوومەتە پرۆسەی سیاسی ڕاژانی زۆری بینی کە لە دایک بوو کەواتە یەکێک لەوانەیە ئەوەیە کە ئەم پرۆژە یاسای نەفت و گاز بخرێتە پەرلەمانەوە تەزدیق بکرێت ینی هەرێمی کوردستان چەندین جار سەردانی بەغدایان کردووە بێگومارێککەوتنی سیاسی هەیە دەستور هەیە هەموو شتێک هەیە ینی حکوومەتی عێراق ئەڵێن ئەو برادەنیە ئەمە ڕێکەوتنانە ئەی ئەلتەرناتیڤ چیە حکوومەت چی بکات لە هەرێمی کوردستان ئەگەر یاسای نەوت و غاز دەرچوو ئەو یاسای نەوت و غازە تعبیر لەو ڕێکەوتناکە کە من باسێکم لە نێوان هەردوو حکوومەت وەکو دەرچەیەکی عملی بۆ تەطبیقی قەرارەکەی محکەمە
وبۆ تەفسیری ئەو ماددانەی دەستور کە خلافمان لەسەری هەیە کە حەق بەچی ئەدا و خاوەندارێتی نەوت و بازارکردنی نەوت و دابشکردنی داهاتی نەوت و کۆکردنەوەی داهاتەکەی چێە. ئەمە ئەگەر کە تۆ ئێستا تەنها سەیری مەوادی دەستور بکەی ئەوەی کە تەفسیریەکە بریتێ لە محکەمەی اتحادی و ئەو بەو شێوەیە تەفسیری کردووە کە ڕوونە و تێپەڕیوە. ئەگەر بیت بەڵام ئەگەر قانونێک هەبوایە لە بەردەست محکەمەی اتحادی ئەو مەوادانی تەفسیر کردایە ئەو کاتە ئەم بڕیارە پەرلەمان ئەیدا سیاسیەکان ئەیاندا نەک قازیەکان. کێشەکە ئەوەیە چەندین ساڵە هەرێمی کوردستان بێدەنگ بۆ لەوەی کە ئەم قانونە تێپەڕێنە لە ئەنجومەنی نوێنەران و ئەو تەرەفەی تریش ڕوئایەکی تایبەتی هەبوو خۆی لەمە غافڵ کردووە هەتا ئەم مەسئلەی داوە بەدەست قازیەکانەوە. من لێرە لۆمەری قازیەکان ناکەم چونکە قازی سەیری دەقی قانونیەکە کە لە بەردەستیان نەبوو سەیری دەقی دەستوریەکە تەفسیری دەقەکان بە شێوەیەک ئەکا کە ڕەنگە لە بەرژەوەندی تەرەفێک نەبێ. ئێستا ئێمە چارەسەری ئێمە ئەوەیە بەڕێزان خەم لەوە نەخۆین کێ نەو دەفرۆشێ و کێ نەو دەکڕێ نەوت بەدەستکێوێ خەم لەوە بخۆین چۆن بژێویەکی محتەرەم بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان دابین بکەین. ئەم سیاسەتی نەوتی هەرێمە سێ عیبی گەورەی تایە پێویستی بە چارەسەرە با ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە. ئێمە خوایەکە لێمانە پرسێتەوە من کە سیاسیەکەم پەرلەمانتارم من دڵسۆزی نەتەوەکەی خۆم و کەس ناتوانێت مزایدەی کوردایەتی لەسەر ئێمە بکە بەڵام با ڕازگۆ بین لەگەڵ خۆمان و لەگەڵ خوا سێ کێشەی گەورە لە نەوتایە ئەبێ چارەسەر بکرێ. کێشەی یەکەم گرێبەستەکانی زۆر نایاساین زۆر بە بەرژەوەندی کۆمپانیاکانن زۆر لە دژی مەسلحەتی خەڵکی کوردستانن. خاڵی دووهەم ئەو داهاتەشی کە ئەمێنێتەوە لەو گرێبەستە نایاسایی و غەڵەتانە کەس نازانێت چەندێکە و لەکوێ هەڵەگیرێ. خاڵی سێهەم هەموو بەرمیلێکی نەوت کە ئەفرۆشێ لە هەرێمی کوردستان بە 10 تا 12 دلار کەمتر لە سعری سۆمۆ ئەفرۆشێ. ئەگەر زەربیکەی بە 500 بەرمیلیش زەربیکەی و 10 دلاریش حساب بکەی نزیکەی 150 میلیۆن دلار مانگانە زیان ئەدرێ لە داهاتی هەرێمی کوردستان. ئەمە لە بەرژەوەندی کێ؟ بۆ ئێستا دەرفەتێکمان دەست کەوتووە ئەم کێشەیە چارەسەر بکەین لەگەڵ بەغدا. قەرارەکەی محکەمە وەکو چۆن دژە بە ئێمە ئاواش دەرفەتێکە خوڵقێنێک کە ئێمە بەعزی کێشەمان هەیە چارەسەری کەین. بڕێزان ئەمە مەسئولێتێکی ئەخلاقی و قانونی و سیاسیە لە ئەستۆی ئێمەی پەرلەمانتاران ئێمە نابێ بە هەوا ئارزووی کەس قسە بکەین کەواتە دکتۆر ئێوە نزیکەی 100 زیاتر پەرلەمانتاری کۆ لە پەرلەمانی عێراقدانە ئەم بێگومان ئەم بڕیارەی کە لە محکەمەی اتحادی دەرچووە لەسەر سکاڵەی پەرلەمانتارێک بووە کە لە خولەکانی ڕابردوو پەرلەمانتار نەبووە حتا بە پێی یاساش باستەوە دەکرێت ئەو حەقی ئەوە نییە ینی ئێستا پەرلەمانتارە کەواتە ئێوە شەکۆ پەرلەمانتارانی کورد کە لە دادگا بۆ نمونە ئەو هەموو بڕیارە دەردەچێت ئێوەش بوو سکاڵایەک تومار ناکەن لەسەر ئێستاقاقە دەستوریەکانی هەرێمی کوردستان. بەرانی بەڕێز خۆشەویستان ئێمە دەستمان بەسراوە هەتاوەکو هەرچی ئەو داخوازیانەی خەڵکی هەرێم هەیەی هەرچی مافی هەیەی لە قەرەبوو لە بوجە لە موچەی محتەرەم لە هەر جۆرە پێداویستیەک کە خەڵکی هەرێم هەیەی ئێمەی پەرلەمانتاران هەردوو برای بەڕێز و هاوکارم شایەتن لەسەر ئەوە. ئێمە لەوێ دەستمان بەسراوە چونکە تۆ دەی هەر داواکاریەکەکەی بۆ هەرێم قوفڵەبی ئەڵێ کاکە تۆ خۆت داهات هەیە یانیتە ئەڵێ بەڵێ هەمە ئەو داهاتی تۆ بەشێکە لە عێراق یا بەشێ نییە لە عێراق بەشێکە لە عێراق ئەی تۆ داوای بەش لە عێراق ناکەی ئەو داهاتە بێنە با تێکەڵی کەین و 14 تەوێ 16 تەوێ 17 تەوێ با بەشێ بدەین تۆ ئامادەنیت ئەم داهاتە تێکەڵکێ ئەوش لێ دیکەواتە داوا هیچیش لە من مەکە چکۆ من نەئەزانم ئەو داهاتی تۆ چەنە نەئەزانم بەش تەکایە بەشن ناکە. ئەم کێشەیە بەم شێوەیە حل نابێ ئەمە ئەبێ بە حکایەتی مێش وەکوڵێن. بەڵێ دکتۆر زیاتر قسە لەسەر بابەتە دەکەین شتێک لەسەر خۆی بنە. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد شاکر هەڵبەت سەرنجی هەردوو دکتۆرەکە هەردووکیش یەکێک پێشتر جێگیری سەرروکی پارلەمان بوو یەکی ئێستا شار پەرلەمانتارە سەرنجی تۆ لەسەر قسەکانیەوە بە تایبەتی دکتۆر موسەنا. بڵێ زۆر سپاس کاکە کار سڵاو ڕێز بۆ زەنابت و بۆ بینەران و بۆ هەردوو دکتۆری بەڕێز خوشحاڵم کە لەگەڵتانم. طبعا من کۆمەڵێک ملاحەزاتم هەیە بەتاشید لە بەرەوەتم کاسەر بڵێ سەبارەت سەرەتا لەوەی دەست پێ دەکەم سەبارەت بە یعنی ڕۆلی دادگای فدرالی لە مەشهدی سیاسییان لە ڕەسمکردنی خاریتەی سیاسی ئێستای عێراق. دادگای فدرالی بە پێکهاتەی ئێستا کە لە ساڵی 2021 دەست بەکاربوون بەڕاستی ڕۆلی سەرەکیان بینی لە گۆڕینی مەشهدی سیاسی عێراقی جەنابشت ئاماژەتدا. دوای آخر انتخابات ئەوە بوو خەریک بوو تەحالوفی ئینقاذ الوطن تەحالوفی ثلاثی حکوومەت تشکیل کەن براوەی یەکەمی شیعە لەگەڵ براوەی یەکەمی سونە و براوەی یەکەمی کورد
خەریک بوو حکوومەت تشکیل کەن هەنگاوی یەکەمی محکمەی اتحادی بۆ تەقویضی ئەم دروستبوونی ئەم حکوومەتە تشکیلی ئەم حکوومەتە ئەوە بوو کە قەرارێکی با بڵێن نادەستوریدا ئەوە بوو کە کاندیدکردنی هوشیار زێباری وای وەسف کرد کە ئەمە نادەستوریە لە حاڵەتێکدا ئەمە بە هیچ شێوازێک محکەمەکان یەکلاییان کردەوە کە هیچ شتێکی لەسەر نییە ئەوان تەشەبوثیان بە مادەیە کرد مادەی 68 دەستور کە تایبەتە بە مەرجی سەرۆکی کۆمار دەڵێ ئەن یەکونە حەسەن السمعە طبعا حەسەن السمعە ئەوە لە حاڵەتێکە سمعی لە کەدار دەدرێ ئەگەر تۆمەتەکەی لەسەر ساغ بیتەوە بەڵام ئەو کە ئیقالەیەکی سیاسی بووە طبعا لە دستوریش لە مادەی 61 دەستور کە باس لە ئیقالەی وزەراء دەکات دواتر دەڵێ ويعد مستقيلا من تاريخ سحب الثقة دڵێ ئەو کەسەی کە دەنجی لەسەر دەدرێ و متمانەی لێ وەردەگیرێتەوە بە مستەقیلی یعنی وەکوەوەی خۆی داوای پێشکەش کردی دستور لەو ئەو تعبیری مستەقیلی بەکارهێناوە لەبەر ئەوەی ڕەچاوی ئەوەی کردووە زۆرینەی پەرلەمانتاران دەکرێت یعنی بە میزاجی ئەم یعنی سحبی ثقە بکەن دەکرێن سیاسی بی وەکو ئەوەی کاکوشیاری بەڵام کە محکەمەکان هەموو لایەنەکان بڕیاریاندا کە هیچی لەسەر نییە دادگای فدرالی تشبثي بكلمة كرد بهيج شوازك وقاعدة عامة المتهم بريء حتى تثبت إدانته أما يكم هنجاو بهنجاوي دوام دواتر ك جلسيك تخصيص كرابو هالبجاردني سروتشي كومار ديسان دادجاي فدرالي مرزي دولة سرسي يعني بو انعقادي جلسة وتي دبيت دولة سرسي برلمانتاران آماده من حتى أم جلسة ببستري أمش ديار بلا برجواندي لاينك بو لدجي أو بو حكومة بيك بهنري أو بو بيني مع صدري كان دواي ئەم بڕیارە تاماوەی هەفتەیەک یعنی مزاهراتیان کرد لە پێش دادگای فدرالی ئەمە هەنگاوی دووەم و طبعا لە دژی هەرێمی کوردستان دواتر ئەم بڕیارەی دەکا فرۆشتنی نەوت و گاز نادەستوریە و هەروەها ئەم ئاخر بڕیاریش کە ناردنی ئەم بڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان بە نادەستوری وەسف کرد ئەمانە هەر هەمووی بەڕاستی بڕیاری سیاسین دادگای فدرالی لە هەموو وڵاتێک وەکو کاکتۆر بەشیریش ئاماژەیدا یعنی تەنها مەبەستی ئەوە یعنی تەنها ئیشی ئەوە نییە قانونەکان ڕەچاوی قانونەکان بکە نەخێر بعدی قانونی هەیە قەرارەکانی محکمەی اتحادی بڕیارەکانی چونکە بڕیارەکانی بات و ملزمن یەکلاکەرەوەن بڕیاری کۆتایین هیچ قسەی لەسەر ناکرێت کەوابێ دەبیت زۆر بە مەسئولیانە بڕیارەکان دەربکە بڕیار هەندێک بعدی یاسایی هەیە هەندێکی بعدی سیاسی هەیە دەبێت ڕەچاوی بکە بعدی کۆمەڵایەتی هەیە دەبێت ڕەچاوی بکە بعدی ئابووری هەیە دەبێت ڕەچاوی بکە دادگای فدرالی تەوازن و هاوسەنگی لە نێوان پێکهاتەکان دەپارێزێت لەسەر ئەو بڕیارەی کۆتایی هەیە بە تایبەتی بڕیارەی لەسەر نەفتی هەرێمی کوردستانیش کە دادگای باڵای فیدرالی عێراق دەرکرد هەرێمی کوردستان پێی وایە ئەمە بڕیارێکی سیاسیە ئەجندایەکی سیاسی لە پشتەوەیە لە دژی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانە يعني للرأي ياسا ودستور سرنجيتو لسرما فعلا واي وكو كدكتور مثنى باسي كركي شيء سرتشي ام برياره بو مسألة فروشتني نوت وغاز دقريتوا طبعا لا منهاجي وزاري ورقي منهاجي وزاري كزوتر او لاينانا او احزابانه كبجدارن لتحالف اداره الدوله كبارتي يشتيش بجدارن لقل حكومتي استا ورقيك توقيع كرا دواتر سوداني كردي جزء لمنهاجي وزاري لبرلمانيش دنجي بيدرا لو داوا كرا كا وبريار درا كا ياساي نوت وغاز تشريع بكري وماويش بودان را كلاماوي شش مانغا بيش اما تار خالدان را هر لا بابلين لمنهاجي ورقي منهاجي وزاري كهمولا انا كان بجدار بو لحكومه توقيعان كردوا خالي كم اويا همولا انا كان كاربو اوي كان مراجعي مرحله سابقه يعني او قناغي رابردو مراجعه كانوا بيداتنوي كانوا كاكتور مسنى باسي كرد ذكري له عندك عقود ملاحظه بي مراجعي مرحله بيشوب كانوا و همولا انا كان بقنا ركوتني كموافق بي لقال دستور و يعني سي شد بازده كموافق بي لقال دستور ومقبول من الطرفين يعني هم للاني هريم كردستان قبول كراو بي هم للاني حكومه اتحادي ولا برجواندي خلش هريم كردستان بي خاڵی دووەم کار بە یاسای موازنە بکرێ ئەوەی ساڵی 2022 طبعا 21 لە وەرەقەی منهاجی وزاری نووسرایە 22 طبعا هەر مەبەست یاسای 2021 کاری پێ بکرێ کەواتە ئەمە دەبووە کاری پێ بکرێ بەپێی ئەو اتفاقا تا ئەو کاتەی قانونی موازنەی 2023 تەشریع دەکرێ و کار بۆ ئەوی بکرێ مسودەی قانونەکە حاضر بکرێ ئێستا لا يعني تيمك بيك هاتوا للايني فني للايني ياساي للايني يعني شارزاني بواري نوت كاري لسرده كان لا هرب لجنه مشتركه للاين خبيراني هريمي كردستان لقال حكومه اتحادي
ئەمانە ئەم خاڵانە هەمووی طبعاً یەک لە خاڵەکانیش کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەو فشارانەی لەسەر هەرێمی کوردستانە ئەو فشارانەی لەسەر ئەو شەریکاتانەیە کە کار دەکەن لە چێلگەکانی هەرێمی کوردستان ڕابگیرێ تا ئەو کاتەی قانونی نەوت و گاز تەشریع دەکرێت ئەم بڕیارەی ئێستا پرۆسەی ئیدارەکردنی مەلەفی نەفت لە هەرێمی کوردستان دکتۆرێکە بە کورتی فعلا پرۆسەیەکی یاساییە یان نایاساییە؟ بەدڵنیاییەوە پرۆسەیەکی یاساییە. ئەگەر تەماشای يعني تماشای دستور بکەی دستور لە مادەی 110 صلاحية اختصاصاتی حصری حکوومەتی اتحادی دیاری کردووە 9 خاڵە ئەمە اختصاصاتی حصریە و لە مادەی 114 اختصاصاتی مشترکەیە لە مادەی 112 وضعێکی يعني تعاملێکی تایبەتی دیاری کردووە بۆ مەلەفی نەوت و گاز طبعا حتى بۆ ئاثار و مەخطوطاتیش يعني شێوازێکی دیاریکراوی بۆ ليه باز دكا دلي حكومة اتحادي إداري ملف نوت وغاز دكا مع حكومات الأقاليم والمحافظات المنتجة كلمة معي بكارديني دبي بيك وبي أجر لحالتي لما دي صدو باز دكا مزور جرينجا دلي أجر قانون يعني قانونك درباري كيسك بي درباري بابتك بي لاختصاصات حصرين بي أما صلاحية حكومات أقاليم ومحافظات أما هريمي كردستان قانوني نوت وغازي هبو ولا حكومة اتحادي شيء قانوني يقدر نكره بجيري دستور طبعا وي كاكتور باسي دكا هول دراوة يعني صالي 2007 مسودي قانون هبو استشلا برلمان بوني هيا ولا صالي 2011 مسودي شتر مشروعي قانون نيردرا بو برلمان بلام براستي او قانونش اجا تشريع كرابه وي صالي 2011 بتايبتي يعني بهيس شوازك يعني لقل دستوري شي ندقرتوا قانونك بعقليته شي مركزي نسراوتوا همو صلاحيات داوة حكومة اتحادي بوي استاش كحكومة فدرالي بيشماوية داوان كرت طبعا وكو باسم كرت استخريج شي نسينوي مسودي قانوني نوت غازن داوان كرت ك مشروعي قانوني 2011 ببيت بنما بو نسينوي قانوني نوت غاز بلام لاني هريمي كردستان رفضي كردوا وببلغا يعني أو مخالفات دستوري أو خالاني كبيتسواني دستورا دستنشان كرا بخال روان كراوة حكومتي اتحادي قناعتي بها بويا داوي كركا يعني لبدايته كاربكن بوي قانون يشنوي واعتمادي مشروع قانون 2011 كان بويا يعني كار لسر أم بابا كراوة محكمة اتحادي الريقرا روي أجرنا حكومتي هرم لقال حكومتي اتحادي هنقاو هول ددن يعني وضعك تقريبا دەتوانین بڵێن تەوافقێکی زۆر باشەیە بەڵام محکمەی اتحادی ڕێگرە بەڵێ خۆتان نەزانن لە عێراق بە تایبەتی هەموو سیستەمەکان تاقی کراوەتەوە هی پاشایەتی حکوماری ئێستا سیستەمی پەرلەمانیە لە پەرلەمانی پڕانی زۆرینەی سیاسی زۆر جار بەکار هێناوە خۆتان ئاگادار دکتۆر هەڵبەتە سەرنجی هەرێمی کوردستان لەسەر ئەوە هەیە کە ئەم دادگایەکی نادەستوورە ئەم دادگای وەکو پێشتر وتم لە کاتێک لەدای بە هێشتا دەستور ئێقرار نەکراوە کەواتە خەڵک دەنگی بوو نەدراوە پێویستە ئەم دادگایە هەڵبوەشێنرێتەوە حتا سەرۆک بارزانانی وەکو دادگا وەکو سەردەمی دادگای تەورە پێناسە دەکات سەرنجی تو لەسەر هەیکەلی ئەم دادگای ئێستا چییە؟ کە دەڵێن ئەم دادگایکی نادەستوریە بە مانای ئەوە ناکەوە پێچوانەی دەستورە بە مانای ئەوە کەوا لەم دەستوری نوێیەدا بەپێی ئەم دەستورە دانەمەزراوە بەڵکو بەپێی بڕیارێکی با بڵێن پێش دەنگدان لەسەر دەستورەکە لە بە فەرمانی ژمارەسی لە سەردەمی حکوومەتەکەی ڕێز ئەیاد علاوی دامەدەنجی لەسەردراوە و لە هەمان ئەم دەستوری ئێستادا لە مادەی 130دا دەڵێ هەر یاسایەکی پێشووتر ئەگەر لەغو نەکرابێتەوە و ئەگەر تعدیل نەکرابێتەوە ئەمە ئیشی پێ دەکرێت بەو جۆرە ئێستا ئیشی پێ دەکرێت بەڵام پێویست بوو کە بەپێی دەستوری تازە یاسایەکی تازە و نوێ بۆ ئەم دادگای دابنرێت و زۆر هەوڵیش درا و یاساکە هات پرۆژەی یاسایش تازە بۆ دادگای باڵای فیدراڵی هاتە ئەنجومەنی نوێنەران و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دووەمی بۆ کرا و دەنجیش لەسەر هەندێک لە مادەکاندرا وا بزانم نزیکەی 20 مادە دەنجی لەسەردرا 3-4 مادە مابوو لە کۆتاییدا ڕاگیرا و لاەنەکان متفق نەبوو لاەنەکان یارە بەرژەوەندیان لەوە نەبوو کە ئەم یاسایە بەم شێوەیە تێپەڕێ بۆیە هاتنە سەر ئەوەی کەوا ئەم پرۆژەی هەموارکردنەکە لە سەرۆکاتی کۆمار هاتبوو ئەو بڕوە واتە نفسی قانونە قەدیمەکە تعدیل بکرێ و ئەو یەک دوو دادوەرە بەڕێزەی کەوا بەهۆی خانەنشین و بەهۆی وەفاتەوە کەم ببوون ئەوان بۆیان دابنرێ و ئێمە
وەکو فراکسیۆنە کوردەکان بە شێوەیەکی گشتی گوتمان پێمان باش بوو کەوا یاسایەکی تازە نوێیەکە بڕوە ئەو سێ مادەش دەنج لە سەبدرێ بڕوە بەڵام دیارە ئیتیجاهی عام لە ناو پەرلەمان ئەوە بوو کەوا ئەو ئیتیجاهی عام ضمنێکی زۆرینەی سیاسی وەریگرت بوو ئەکید بەڵێ وا بوو بەڵام دیسان کێشەی دوم دروست بووە بۆ تعدیلەکە ئێمە گوتمان پێویستە ئەم تعدیلش دەبێ بە دوو لەسەر سێ دەنجی لەسەر بدرێ وەکو یاساکە چکە یاسای دەرگای فیدرالی پێویستە بە دوو لەسەر سێ ئەمە تەشریع بکرێ وتمان ئەو تعدیلش پێویستە دوو لەسەر سێ بێ لە پاشان هەندێک لایەنی سیاسی لەگەڵ سەرۆکی پەرلەمان ڕێککەوتن کە نە بە زۆرینەی مطلقە تێپەڕێنن کە بە زۆری مطلقە بۆ تێپەڕێنرا هەندێک لایەنی کوردی دەنجە لە سەنەدا و دەرچوون وەبزانام لایەنێکی کوردی مال ناو پەرلەمان و دەنجی لەسەدا دەنجی پێدا پارتی و هەندێک لایەنی دیکە ناو قایان بەجێ هێشت و دەنجیان پێدەدا گوتیان دەبێ ئەمە بە دوو لەسەر سێ تێپەڕێ بۆیە بەم شێوەیە ئەمە تێپەڕی و ڕۆیشت و ماوە تاکو ئێستاش بۆیە بە ناچاری مامەڵە لەگەڵەوە دەکرێت ئەگە بڵین ئەمە نادەستوریە و ناکرێت کەواتە هەموو ئەو بڕیارەنێکەوە داوێتی هەم لە تەزیقی انتخابات و هەم لە شتی دیکە مەسەن بۆ نمونە بۆ مانەوەی مادەی 140 دەبی بڵین ئەوان نادەستوریە بۆیە دەڵێن بەپێی دەستوری ئێستا ئەمە دانراوە پێویستە کاکە ئێستا یاسای تازەی بۆ دابدرێت بەڵام کێشەکە لێرێنیە برای بەڕێزم کێشەکە لەوەی ئەمە با بڵێن لە پاش لە دوای ئەم یاسایە چ هەیە یعنی لە خەلفی ئەم یاسایەدا ئەم بڕیاری دەرگای فیدرالیەدا چ هەیە ئەوەی جێگەی سەرنجی ڕایگەشتیە دکتۆر لە پشت ئەم یاسایە چی هەیە لە پشت ئەم یاسایە ئەجندایەکی سیاسیە ئەجندایەکی سیاسی بە عەقڵیەتێکی دەتوان بڵێم شۆڤینی یان تاکڕەوی یان شمولی بیر دەکاتەوە کە بەو پێی کە ئێستا هەرێمێکی کوردستان هەیە و ئەم دەستورەکە هەیە پێی ڕازی نییە ئەمان دەڵێن بەڕاستی بە ئاشکرا دەڵێن ئەو دەستورە کاتێک نووسراوەتەوە ئێمە بەهێز بووین و ئێوە بەهێز بوون کورد لە حاڵەتی بەهێزبووندا کورد مسەیتر بووە لە نووسینەوەی دەستوردا بۆیە ئەم دەستورە پێویستە زۆربەی مادەکانی هەموار بکرێتەوە و بۆیە ناهێڵن هیچ هەرێمێکی دیکە دروست بێ نە لە ڕۆژ ئاوا نە لە باشوور نە لە ناوەڕاست لەبەر ئەوەی ئەوان ئێستا دەتوانن بڵێن پەشیمانن لەوە کە دەنجیان بەو دەستورە داوە کە هەرێمی کوردستان بەشێکە وەکیانێکی دەستوری هەیە لەبەر ئەوە نەبوونی متمانە ئەو متمانەیە بزرە لە نێوان کورد و لە نێوان هەموو لایەنە سیاسی عێراقیەکان و ئەمە سەبەبی ئەوەیە کە کورد بەڕاستی تا ئێستا ڕازی نییە یان ناتوانێت نەوت هەمووی بداتەوە دەست بەغدا ئەوە کە ئەنەماوە دەکاتەوە هەموو هەرکەکانت لە سەبەتەی ئەوان دابنێ زەمانەت نییە زەمانەت چییە کە تۆ ئەگەر نەوتەکەتدا ئەو بەشی تو بەکامل بدە زەمانەت چییە ئەوەی کە تۆ وەکو دیسان ینی هاوڵاتێکی ڕقمێکی عێراقی تەماشا بکە دیسان هەمان شتەکانی دیکە لەگەڵ ناکەن چونکە ئێمە ئەجروبەمان هەیە لەگەڵیان لە 2014 پێش ئەوەی نەوت هەناردە بکرێ ئەوان بودجێیان بڕی خۆجارێ کە بودجێ هەرێمی کوردستان بڕا لە 2014 هیچ مەسلەی نەوت لە گۆڕ نەبووە کەواتە هیچ چ مانعێک هەیە و چ زەمانەتێک هەیە کە تۆ نەوتەکەشی بدەیە لە پاش ئەیدی بەڵیانی و دیکە پێ نەگرێتەوە بەڵێ دکتۆر سپاس دکتۆر موسەنا جارێکی دیکە دێنە لاتو دکتۆر ئێمە ڕۆژانە بێگومان ڕەوشەکە تەختیە دەکەین لە عێراق خۆتەزانی دەستورێکی ئەم دەستورە هەموو پێکاتەکانی عێراق بە تایبەتی کورد و سونە شیعە دەنگی بووداوە تەحەفوزی سونە هەبووە بەڵام دەستورێکە تێپەڕی لە 2005 لەم دەستورەیە زیاتر لە 50 فەقەرە هەیە مادەی دەستوری هەیە کە ئەم مادانە تایبەتن بە بەهێزکردنی سیستەمی فیدرالی لە عێراق زۆربەیان پەیوەستن بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەو مادانە بەردەوام پێشێر دەکرێت وەکو دکتۆر بەشیر وتی حتا هەوڵک هەیە کو ئەم مادانە تعدیل بکرێت جارێکی دیکە حکمی سنترالیزم مرکزیت بۆ عێراق بگەڕێنێتەوە کەواتە ئەم دادگای باڵای فیدرالیە کە تەفسیری دەستور دەکات سەرنجی چی بووە لەسەرەوە سەرنجی ئێوە وەکو پەرلەمانتارە کوردەکان چی بووە لەسەرەمە گومانی تیانە برای بەڕێزم دەستور لە هەموو شوێنێکی عێراق پێشێل لەکرێ و حکوومەتی اتحادی پێشێلکاری دەستوری گەورەی کردووە و هەر خودی دروستکردنی هێزی چەکدار لە دەرەوەی ئەو هێزانەی کە هەیە کە هێزێکی چەکدار کە بەدەستی ئەحزاب و پێگاتە سیاسیەکانی عێراقەوە بێ وەکۆی ئەیبینین لە زۆرێک لە گروپەکانی کە تەمویل لە دەوڵەت وەرەگرن و چەک لە دەوڵەت وەرەگرن بەڵام لە ڕاستیا سەر بە کۆمەڵێک مەرجعیات و ئەحزابی سیاسی و
شخصیاتی سیاسین کە بەشداری انتخاباتەکەن و حکوومەت وەرەگرن و ئەمە خۆی پێچەوانێکی دەستوریە. کاتی خۆی لەشکرکێشی بۆ هەرێمی کوردستان لە وەختی ڕفراندۆم و کوشتنی خەڵک و تۆقاندنی خەڵک و دزی و تاڵانی بەعزێ شارەکان بەکارهێنانی هێزی سەربازی لە چارەسەرکردنی کێشەی ناوخۆی عێراق پێشەلکارێکی دەستوری زۆر ڕوون و وازەح بوو. ینی بۆیە ئێمە زۆر پێشەلکاری لەم بابەتانەمان تەدوین کردو. ئێستا ئەو جیاکاریانەی ئەکرێ لە بینی مافی زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان کە کەمتر لە نیوەی ئەوانە وەرەگرن کە لە عێراقا هەن و شەهیدانی ئێمە کەمتر لە نیوە وەرەگرن کە لە عێراق وەری ئەگرن، ئەمە بۆ خۆی پێشەلکارێکی دەستوری زۆر ڕوونە. هەڵەبجە مافی زیندانی سیاسی پێ نەدراوە تا ئەم لەحزە لە 2013 لە قانون هەیە، بەڵام ڕەفحا لە 2013 پێدرێ. ئەمە وازەح ئەمە جیاکارێکی ڕوونە. ئەگەر ئێمە بۆ ئەم جیاکاریانە بکڕین بێگومان دەیان مادەی دەستوری لە عێراقا پێشێل کراوە. بەڵام کێشەکە ئەمە نییە. کێشەکە ئەوەیە ئێستا ئێمە لە بەردەم واقعەکەین وەکو بەڕێزان باسییان کرد. ئێمە لە بەردەم واقعەکەین، محکەمەیەک هەیە بە قانونێک دروست بووە کە هەمومان قبولمان کردووە، ئەندامەتی هەمومان لە پەرلەمانە لەو محکەمەی اتحادیەوە تەصدیق کراوە. ئەم محکەمەیە خۆی سروشتی محکەمەکە بە حکمی اختصاصەکانی سیاسیە، بە حکمی اختصاص، نەک بەوەی کە میولی سیاسیەکان میولی سیاسی قازیەکان ئەبێ تەسیری هەبێ لەسەر حکم. بەڵام محکەمەی دەستوری، محکەمەی اتحادی محکەمەیەکی دەستوریە، یعنی باس لە نظامی حکومەکە. یەکێک لە اختصاصاتەکانی حلی خلافات و کێشەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ. یەکێک لەوانە تەفسیری مەواد و نصوصی دەستورە. یعنی ئەم مەوزوعانە خۆی سیاست بەشێکە لە سیاست و حکومڕانی. بەڵام ئایا طبیعەتی سیاسی ئەم محکەمەیە هۆکارە بۆ ئەوەی کە تەسیری هەبێ لە نظامی سیاسی و لە بەڕێوەچوونی ژیانی سیاسی یاخود اتجاهاتێکی سیاسی محکەمە؟ ئێمە لە دەورەی پێشووی محکەمە دیارە کە کۆمەڵێک هەڵەی کردووە ئەم محکەمەیە بە قەناعەتی قانونی خۆم ئەڵێم هەڵەیە، لەوانەش تەفسیری کوتلەی ئەغلەبیەی پەرلەمانی ئەوەیە کە لە پەرلەمانە زۆرترین کورسی ئەهێنێ ئەو حیزبە، یا ئەوەیە کە لە دوای تەواوبوون و تەصدیقی نەتایج انتخابات لە یەکەم جلسەی پەرلەمانە کوتلەی ئەغلەبیەت و زۆری ڕاگەیەنرێ و دروست ئەبێ. ئەمە کاتی خۆی محکەمەی اتحادی وای لێ کرد. لە ڕاستی شامە پێچەوانەیە بە قەناعەتی من یان لە ڕووی قانونی و تێگەشتنی زۆرێک لەو خەڵکەی کە لەو نەسە سەیرەکەن. بەڵێ کەواتە دکتۆر هەڵبەتە خۆتەزانی لە دوای پرۆسەی ئازادی عێراقا ئێستا بەڵێ لە 2005 بەڵێ لە 2010 ئەوە زۆربەی حکوومەتەکانی عێراق لەسەر بەرنامەیەکی سیاسی پێکهێنراوە. نام حکوومەتانە پابەندی بەرنامە سیاسیەکانی نەبوونە. بۆ نمونە حکوومەتی تازە کە لەسەر بەرنامەیەکی سیاسی هەبووە لەوەی کە ئەو تەسعیدە ئەو کێشەی لە بینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە خاو بکرێتەوە. بۆ نمونە ئەو بریارەی لە ئەنجومەن دادگای باڵا دەرچووە سەبارەتی یاسای نەفت و غاز ئان پرسی نەفت و غاز و تعاملی نەفت و غاز هەرێمی کوردستان ڕابگرێت تا پێکەوە یاسای نەفت و غاز دەربچێت. بەڵام ئەو محکەمە دێت ڕەوشەکە تەسعیدتر ئەکا، پرۆسەی سیاسی ئاڵوستر ئەکا. سەرنجی تو ئەمە هەوڵە عرضم کردی سروشتی محکەمەکە خۆی اختصاصی محکەمەکە محکەمەی حوالی شخصی نییە، محکەمەی جینایات نییە. ئەمە سروشتی محکەمەکە سیاسیە، هەر بڕیارێک بدا ڕاستەوخۆ تەسیری لەسەر نظامی سیاسی هەیە، سروشتی محکەمەکە وایە. بەڵام لە کاتێکە محکەمە پێڕائەکێشەیە کە سیاسیەکان ئەو فراغیان پڕ نەکرد بێتەوە، کاتێکە سیاسیەکان ناتوانن تەشریعێکی محکەم دەرکەن کە وەڵامی هەموو پرسیارەکانی یابێتەوە، لەو فراغا جاری وهەیە محکەمە لە اختصاصی خۆشی تەجاوزەکە هەندێک جار ملاحەزەمان کردووە خەریکە بڵێ تەشریعەکە، نەک تەنها تەفسیری نەسی دەستوریەکە، خەریکە بڵێ تەشریعەکە. کەواتەوەی ئێستا پێتوانیە ئەنجومەنی باڵای بێگومان محکەمەی اتحادی لە جیاتی حکوومەت لە جیاتی هەموو هێزەکان بڕیار دەدات؟ پێتوانیە ئەمەش بخۆی تەجاوزێکە لە سەلاحیەتەکانی؟ ئاخر کە ئەگەر وای کرد ئەوە معنای وایە ئەو محکەمەیە تەشریعەکە و فراغی سیاسی پڕەکاتەوە، نەک تەفسیری نصوصی دەستورەکە. من ئێستا ناتوانم بە مطلقی باسی دەیان قەراری ئەم محکەمەیە بکەم، ئەوش ئوسلوبێکی علمی نیە ئێستا ئێمە تعمیم بکەین، بەس ئێمە باسی نقطەیەکی محدد دەکەین ئێستا ئالەم نقطەیە قسە بکەین کە ئایا مەسلەی بڕیارەکەی لەسەر نەوت و لەسەر ئەم ناردنی پارەیە بۆ هەرێم بڕیارێکی هەڵەیە یا ڕاستە. طبعا ئێمە ئیتیهامی نەزاهەتی محکەمە ناکەینەوە،
دروست نییە لە ڕووی قانونی بەڵام قسە لەسەرەوەکەین مووقفەکەیان دەستوری و قانونیە بە فەهمی ئێمە بۆ قانون ئەوە ئەتوانین لەسەری جیاواز بین بەس باشە محکەمەکە غەڵەتی کردیان ڕاستی کردێسەوە ئەمرێکی واقعەوە بێت تعاملی لەگەڵ بکەین پێش لەمەش ئەمرێکی واقعی تر هەبوو ئەویش ئەوەیە کان هەڵوەشانەوەی قانونی نەوتوغازی هەرێمی کوردستانە بەڵام من وازانم لە هەردوو حاڵەتەکە ئەوەی کە لە کوردستان ئەگوزارێت تعاملێکی زۆر حەکیمانە و وەکو پێویست نییە لەگەڵ ئەم مەوزوعە من لێرە حەزەکەم بە 1 دقیقە و ژەنەزەری خۆم لەسەر مەسلەی نەوت بڵێم چەندین جاریش من لە مقابلاتی تر ئەمە وتۆ بەڕێزان نەوت خاک نییە ئاڵا نییە نەتەوە نییە پیرۆز نییە نەوت یعنی سەرچاوەیەکی داهات یەکێکە لە سەرچاوەکانی داهات ڕێبکەوی لەسەر ئەم سەرچاوی داهاتە لەگەڵ حکوومەتی عێراقی و شەریکەی سۆمۆ و ئەم نەوتە هەڕاج فرۆژنەکەی ئەمە نەکەرامەت و نەنەتەوە و نەسەر بەخۆی و نە ئاڵا و نە پیرۆزیەکان و پێشێل نەکراوە واز لەم شعاراتانە بێنین قسەی واقعی بکەین ئێستا باسی نەوت ئەگەر باسی مادەی 140 و خاک و نەتەوە و پیرۆزی کورد و بەڵام دکتۆر سەرنج لەسەر ئەوە هەیە ئەم ڕێککەوتنە بەپێی چ سیاغەیەک بەپێی چ مادەیەکی دەستوری بەپێی چ یاسایەک بکرێ ئەم ڕێککەوتنە سەرنجی هەرێمی کوردستان لەسەر ئەوەیە یاسای نەفت و گاز بادەر بچێ لە شارچۆی ئەمەیە بە حەلی ئەو مشکلە بکرێت باشە بەڕێزان ئاماژەیان پێکرد نوسخەیەک لە یاسای نەوت براوە بۆ پەرلەمان تەشریع نەبووە کاتێک کە تەشریع نەبووە سیاسیەکان و ئەحزاب ئەبێ گلەی لە خۆیان بکەن نەگلەی لە محکەمە بکەن بەدەر لەوەی قەراری محکەمە غەڵەتەیە ڕاستەوتم ئەوە باواز لێبینی بەس ئەبێ سیاسیەکان و ئەحزاب کورد لەوەتی هەیە لەم پرۆسەی سیاسیە لە نووسینەوەی دەستوری شادەسی باڵای هەبووە لەوەتی هەیە لەم پرۆسەی سیاسی حکوومەت تەشکیلەکە بۆ یەکەمین جارێک لە دوای ئەوەی کە من بیزانم هیوادارم هەڵەبم لە دوای قەرارەکەی محکەمەوە مەسئلەی دەرکردنی قانونی نەوت و غاز بوو بە مەرجێک لە مەرجەکانی پێگەێنانی حکوومەت پێشتر نەکراوە بە مەرج باشە کەواتە ئێمە فراغێکی خۆمان جێمان هێشتووە محکەمە پڕی کاتەوە ئێستاش ئەم مەوزوعە عەرزم کردی با ئێمە قەیرانێکی سیاسی گەورە لەگەڵ میلەتەکانی تر و پێگاتەکانی عێراقا دروست نەکەین سپاس بە سەرنجەکانت ئێمە ناتوانین ببینە دەوڵەتێکی سەر بەخۆ ئێستا با پێکەوە ژیانمان لەگەڵ ئەوانی تر تێک نەدەین ئێمە بەرژەوەندی ئابووری بەرژەوەندیمانە ئابووری خۆمان لەگەڵ عێراق تێکەڵ بکەین بەڵێ دکتۆر بەشیر مەسەلەی پێکەوە ژیان عێراق کە لەسەر تەوازن و تەوافق و شەراکەتی ڕاستەقینە دروست بوو بۆ ئایا بە هیچ شێوەیەک عێراق ئەو شەراکەتە ڕاستەقینە و تەوافقا قبول کردووە کەواتە ئێمە بە باسی هەرێمی کوردستان بکەین دکتۆر ئەو چ وەرەقەیەکە زەختێکە لە دەست هەرێمی کوردستان کە بتوانێت لە دژی ئەم بڕیارانە بەکار بهێنرێت بۆ نمونە لە دژی ئەو کەسانێکە لە پشت ئەم بڕیارانەوەن ئەوان بەڕاستی بە هەندێک لەو بڕیارانەی دادگای فیدرالی یعنی زەرەر و زیانیان لە گەلی کوردستاندا و طبعاەوە يعني زیان نییە تەنها لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حیزبەکان ئەمە زیانە و ئەمە لە مافی تاچی هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئەم بڕەپارەیە کە دەهات موچەی پێتەواو دەکرا پارەی موچەی پێتەواو دەکرا موچە خۆران پێدەدا لەبەر ئەوە پێویستە ئێمەش بگەڕین بزانین چ شتێک ئەوان دەهێشێنێ ئێمەش ئیشی بۆ بکەین و کاری بۆ بکەین یەک لەو شتانە مەسەرەن بۆ نمونە پێویستە دەبووە پێشترش بکرێ ئەمە ئێستا شەر لەگەڵی دەچووە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەگەڵ حکوومەتی بەڕێز سوودانی ئەمە یەکلا بکاتەوە وین ئێمە ئەو حکوومەتەی تۆ دروستکرا بەپێی ئەو تەحالوفەی کە ئێمە لەگەڵ ئێوەمان کردووە لە ئیدارەی دەوڵەت ئەگەر بەڕاستی کورد لەگەڵ نەبوایە ئەم حکوومەتە دروست نەدەبوو بۆیە ئێستاش بڕیارەکە دەرچووە بەڵام جێبەجێکردنەکە لای حکوومەتە لای ئێوەیە ئەگەر تۆ بە شێوەیەکی ئاوا مادەرەکەی کە بەرژەوەندی ئێمە تیانەچێ و بە شێوەیەکی ئاوا ئەم بڕیارە جێبەجێ بکرێ کە مافی ئێمە پارێزراو بێ ئەمە لەگەڵ ئێوە بەردەوام دەبین دەنا ئێمە لێرەوە لەگەڵ ئێوە خواحافیزی دەکەین بەخواحافیزی حکوومەت بەردەوام دەبێت باوەڕ ناکەم باوەڕ ناکەم ینی حکوومەتەکە هەڵدەوەشێتەوە لەبەر ئەوەی یەک لە بنەما سەرچیەکانی حکوومەت دامێت کە ئەو تەحالوفەیە دروست بووە لە پاشان پێش هەمانگاوە لەوانەیە هەنگاوێکی دیکە هەبێ کورد پێویستە لەگەڵ سونە دیسان سونەش ئێستا گلەیەکی زۆریان هەیە سونەش دیسان گلەیەکی زۆریان لە حکوومەتەیە داواکاریەکانیان لەسەر ئەم بڕیارەش بێگومان سەرنجان هەبووە جێبەجێ نەکراوە لەسەر ئەم بڕیارە سەرنجان هەبووە بۆیە دەکرێت لەگەڵەوانش دیسان تەنسیق بکرێت مواقفەکان تەنسیق بکرێت پێکەوە فشار بخەنە سەر حکوومەت بۆ ئەوەی جێبەجێکردنی ئەم بڕیار و بڕیاری دیکە ڕێی لێ بگیرێ ئەمە خاڵی دیکە پێویستە
پەلە بکرێ لەوەی کە بۆ تا ئێستا یاسای نەوت و گاز دەرنەچووە داوا بکرێ لە دادگای فیدرالی بڕیارێکی مولزم دەربکە بۆ دانانی سەقفێکی زەمەنی ئەو 6 مانگەی دانراوە بۆ حکوومەت حکومەت بۆ خۆی داناوە لە خلالی ئەو 6 مانگەدا حتمما دەبێت یاسای نەوت و گاز دەربچێت. ئەمە دوو سێ مەسلەی ئەنجومەنی فیدرالی کە دیسان ئەیش بە سەقفێکی زەمەنی بۆ دانراوە و لە بەرنامەی حکوومەتدا هەیە ئەویش دیسان داوا لە دەرگای فیدرالی بکرێت کە ئەو ئەنجومەنی فیدرالی دروست بکرێ و دابدرێ. معقولیە تاکو ئێستا لە 2003 و تاکو ئێستا عێراق دەسەڵاتی یاسایی نیوەیە لەبەرەوەی دەسەڵاتی یاسادانان دوو باڵی هەیە باڵێکیان ئەنجومەنی نوێنەرانە باڵێکیان ئەنجومەنی فیدرالیە ئەمە تەنها ئەنجومەنی نوێنەران هەیە باڵەکەی دیکەی نییە بۆیە یاسای دەسەڵاتی یاسادانان لە عێراقدا نیوەیە و ناکرێت تەواو نییە بۆیە داوا بکرێت ئەمە تەواو بکرێت بەلای ئەو بەرنامەجە سیاسیە کە حکوومەتی عێراق لەسەر پێکهاتووە بە تایبەتی چارەسەرکردنی ئەو هەموو کێشە ئەساسیانە لەگەڵ هەرێمی کوردستان فعلا ئەم حکوومەتە موافق بێت بەو عەقلیەتێکی کە ئێستایە موافق دەبێت تەواو ئیتر بەڕاستی دەبێت خەڵ لە سەرپیتەکاندا بنرێ و ئەم جارە دەبێت ئێمە تاکو ئێستا بەڕاستی بەڕای من کورد هەر لەبەرەوەی بارودۆخەکە تێک نەچێ پێت وایە ئیداری تەنسیقی ببوورە دکتۆر پابەندی ئەوڕێکردنا دەبن بە هەموو لایەنەکانیەوە من پێم وانییە پابند بن لەبەر ئەوەی هیچ حکوومەتێک لە 2003 تاکو ئێستا پابند بە بڕیارەکانی خۆی و بەڕێکەوتنەکان نەبووە. ئەگەر بەڕاستی پێت بڵێم ئەوان کاتێک حکوومەت پێک دێنن 10 دقیقە ئیشان بە ئێمەیە 10 دقیقە ئیشان بە ئێمەیە تەنها دەنگ بدێکەوە سەرۆک کۆمار هەڵ بژێڕێ و حکوومەتەکە پێک بێ کە حکوومەت پێکات تا ئیشی ئەوان بە کورد و بە ئێمە نامێنێ بۆیە پێویستە ئەم جارە لە حاڵەتی دیفاع و بەرگری لە خۆکردن بچینە حاڵەتی هجووم. وەرەقە بێزانە ئەو وەرەقە بەهێزە پێویستە لەگەڵی بەکاربێنێ وەرەقەی ڕیفراندۆم دیسان بەکاربێنینەوە وەرەقەی ڕیفراندۆم دیسان بەکاربێنینەوە لەگەڵیان وەکو هەڕەشەیە کە تەماشا بکەم ئەوەمان لەبەر دەستیدا هەیە وەکشانەوە لە حکوومەت ئەمەش دیسان هەڕەشەیەکی دیکەیە بە تەنسیق لەگەڵ سونە. کەواتە دکتۆر فعلا سەرنجی سونەکانی شەبووە حتا ئەم بڕیارەیان ڕات کردەوە بە تایبەتی خەمیس خەنجەر کەواتە سەرنجی تو چییە کۆمەڵێک مەلاحەزە دەنووسی بەردەوام مەلاحەزە دەنووسی هەنی کورد چۆن تەعامل لەگەڵ ئەم عەقلیەتە دووبارە بوونەوەی عێراقدا بکات. بەڵێ کاکە کەڕوەڵا هەر لە سەرنجەکان بیدایەت و سەرنجەکان باز دەکەم سەبارەت بە پرۆسی فرۆشتنی نەوتی عێراق کاکتۆر مسانە باسی کرد نەوتی هەرێمی کوردستان بۆ ئەرزانترە لە یعنی نەوتی حکوومەت طبعا سەبەبەکەی دیارە لە هەرێمی کوردستان ئابارەکان نوێ بوون کولفەی استخراج حتا نەوتی دەردەینی کولفەی نەقل ئیوان ئابارەکان جاهز بوو ئەوە یەک دووەم نەوعیەتی نەوت ئەوەی لە هەرێمی کوردستان خراپترە لەو نەوعیەتەی لە حکوومەتی یعنی نەوتی حکوومەتی اتحادی ئەمە یەک لە خاڵەکان دەکرێت هەندێک ملاحەزە هەبی و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕیەوە و لە وەرەقەی منهاجی وزاریش نووسراوە کە پێداچوونەوە بکرێ بە مەرحەلەی سابقە چ شتێک لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراق بەگشتیبی پێداچوونەوەی دەکرێەوە چاک دەکرێتەوە. ئەمە سەبارەت بەم بابەتە سەبارەت بە دەمویست قسەی لەسەر تشریعی قانونی نوێی محکمەی اتحادی من ملاحظەیەکم هەیە یعنی ئەگەر بە کورتیش بی تعدیلی قانونی کۆنەکە کە لە ئێمە دەنگمان لەسەر هەرچەندە ئێمە دەنگمان لەسەر نەدا بەڵام لە خولی ئێمە کە دەنجی لەسەردرا بە تەسەوری من نادەستوریە من بابەتێکم هەیە مەقالەیەکم هەیە لەسەری بنووسیە کە نادەستوریە بۆ چونکە کاتی خۆی محکمەی اتحادی بە پێکهاتە کۆنەکەی پرسیاری لێکرا ئەگەر بمانەوێ یاسا کۆنەکە ئەوەی پێش تشریعی دەستور تعدیل بکەن پێویستی بە 220 پەرلەمانتارە یعنی ثلثین یان ئەوەتە بە ئەغلبیە دەنجی لەسەر دەدرێت ئەوان تەفسیرەکان وا جوابداوە لە ساڵی 2012 کە پێویستە 2 لەسەر 3 لەبەرەوەی محکمەی اتحادی یعنی محکمەیەکی خەتیرەوە قەراراتی بات و ملزمن مناقشەی لەسەر ناکرێت بۆیە کە لە دەستور دەڵێ یوسەن بئەغلبیەت ثلثی ئەعضاء مەجلس النواب ئەو یوسەنە وا تەفسیر کراوە لەلایەن محکمەی اتحادی کە ئەمە ئەرچی محکمەی اتحادی تەفسیری دەستور ئەرچی محکمەی اتحادی بە پێی مادەی 93 دەڵێت تعدیل بێت تەشریع بی دەبی 2 لەسەر 3 بەڵام ئەو پێکاتی ئێستا لە محکمەی اتحادین ئەو جلسەیە کە دەنجی لەسەردرا 204 پەرلەمانتار حاضر بوون نەک 220 بۆیە
ئەگەر بینە سەر ئەم بابەتە بەڕاستی نادەستوریە ئەو پێکهاتەکەشی دیارە یعنی تەنها لە مەبەستم دوا پرسیارم بۆ دکتۆر موسا نابێت دکتۆر موسا ئیتر ئەو کێشە هەمووی هەیە خۆت چاکەزانی ئێوازان زیاتر لە بەغدا بوون کەواتە لە ئێستادا پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان پارلەمانتارەکان لە ناو پارلەمانی عێراق چی بکەن ڕەوشێکە زۆر دەڵەمەیە خۆت دەزانی سەوتەکە باش نەگەشتە لای من بمبورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەوە وتم ڕەوشەکە دەڵەمەیە ئیتر ڕەوش بەم شێوەیە پێویستە لایەنە کوردستانیەکان پارلەمانتارە کوردستانیەکان لە ناو پارلەمانی عێراق چۆن تەعامل لە گەلەم پێش هاتەنە بکە بەڵێ بەڵێ وڵا عیبارەتی ڕەوشەکە دەڵەمەیە شتێکی سیر بوو چونکە دەڵەمە ناسکە هەستیارە ڕەوش کوردیپەتی هی منتیقەی ئێمە زۆر لە ڕاستەکەی بەڵێ اینجا بەنسبەت ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد وەکوتم لە سەرەتای قسەکانمەوە دەستمان بەسراوە بەوەی کە ئێمە ئەبێت تەشریعی شتێک بکەین کە دوو حکوومەت لەسەری ڕێ بکەون ئەم دوو حکوومەتەش وا دیارە نیازی ڕێکەوتنیان نییە هیچ کامیان و هیچ کامیان لە بەرژەوەندی خۆی نابینێ کە نە ئەم تەسلیم بە ئیرادەی ئەو بێنە ئەو تەسلیم بە ئیرادەی ئەم ببێ هیچ کامیان حکوومەتی هەرێم ئێوێ خۆی مامەڵە بەم داهاتانەوە بکە و تەسلیمی نەکا شەفافی نەکا بۆ هیچ لایەنێکی تر حکوومەتی اتحادیەوە خۆ بدزێتەوە لە ئیلتیزاماتی بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەم دوو ئیرادە دژە زۆر بە ئاسانی ناگەنەیەک لەبەرەوە من تەوقع ناکەم یاسای نەوتۆغازیش دەربچێ بەڵام ڕاستکردنەوەی زانیاریەکی بەڕێز دکتۆر محەممەد کە فەرمووی مەسلەی کولفەی سعری نەوت عیلاقەی بەو هەڕاجکردنەوە نییە دکتۆر گیان کە لە مینای جیهان ئەکرێ یعنی کاتێک کە بەرمیلەکە ئەگاتە مینای جیهان لەوێ چونکە تۆ لە زمانی ئۆپێک و ئەو مەزومەی بۆرسە جیهانیانیت کە ڕێپێدراوی بۆ فرۆشتنی نەوت لە ڕێی سۆمەوە نایفرۆشی کە ئەو شەرعێتی هەیە مەجبوری هەڕاجی بکەی کە ڕاجێکەکەی بێتە $12 هەموو بەرمیلەک سعری کەمترفرۆشی ینی چۆن چەنە کولفەکە علاقەی بە عقودەکانەوە هەیە بەس سعری بەرمیلەکە علاقەی بە هەڕاجکردنەکەەوە هەیە لە ئەوان دوونەوە تەکلیفیان هەیە لە عێراق کاتێکە تهدید بۆ لە داهاتوودا هەوڵەدەن زیاتر لەسەر ڕەوشێکە قسە بکەنەوە تۆ خۆتی وەکو حکایەتی مێشەکە لێ هاتووە ینی لە بادینی پاڵێنکی ڕووکەماشی ڕەوشی کورد لە عێراقدا ئیتر بەم شێوەیە لە هەموو سەردەمەکان هەر ڕەوشێکە چارەسەر نەبا و کێشەکە بەم شێوەیە ماوەتەوە زۆر سپاس و بەڕێزان دکتۆر بەشیر حەدات جێگیرێبەرێ سەرۆکی پەرلەمانی عێراقی دکتۆر موسا ئەمین ئەندامێ نهایی پەرلەمانی عێراقی و لە سلێمانیە بەڕێز دکتۆر محەممەد شاکر ئەندامی خۆڵابەرە پەرلەمانی عێراقی گەلێ سپاس بووە گەلێ سپاس بۆ تەماشاکردنەوەی تەماشاوانێژە